سڵاتان لێبێ قوتابیان ئەمڕۆ لەوانەی کوردی بابەتێکی زۆر گرنگ باز دەکەین ئەویشیان سوودی خوێندنەوەیە. ئێمە هەمومان دەزانین کە خوێندنەوە سوێدێکی زۆری هەیە. ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا چۆن گرنگی بە تەندروستیمان دەین بە هەمان شێوە دەبی بەو شێوەیەش ئێمە گرنگی بە خوێندنەوەی پەرتووک بدەین. هەروەک دەزانین خوێندنەوەی پەرتووک کۆمەڵی سوودی زۆری هەیە. یەکە لەو سوودە گرنگانە کە مێشکمان بەهێز دەکات و هەسیداینانمان لا دروست دەکات و توانای قسەمان زیاد دەکات کە ئێمە بتوانین زیاتر قسە دەربڕین. ئێستا با لە قوتابیەکانەوە دەست پێ بکەین سوودەکانی خوێندنەوەی پەرتووک چییە؟ توانای مێشک زیاد دەکات و مێشکی تەندروستمان پێ دەبەخشێت. پەرتووک یادەوەریمان بەهێز دەکات. خوێندنەوەی پەرتووک دەبێتەوە بەشێکی هەستی داهاتوو. پەرتووک باش دەکەمان مێشک حەزم دەکات. شارەزای دەبین لە نووسین و بابەتی جۆراوجۆری پەرتووک. پەرتووک بۆ بەرزترینانی زانست و زانیاری بیرکردنەوەکان لەڕێ دەخات. خوێندنەوەمان دەکات کە کوردی خەڵکردنەوە گشتەکەی. پەرتووک دەبێت لەگەڵ گەشەکردنی زانست و زانیاری مێشک بەهێز دەکات. زۆر باشە، دەستان خۆش کۆمەڵی سوودی گرنگی پەرتووکمان باس کرد. هیوادارم ئێوە سوودی لێ بین و لە خوێندنەوەی پەرتووک بێبەش نەبن. ئێستا نور فەرموو پەرتووکێکت خوێنیتەوە با بزانی لەسەر ئەو پەرتووکە چ شتێک فێربووی پێمان بڵێ بابەجە. ئەمە کتێبێک خوێندەوە لەسەر تەکێتەکانی ژیان کە باس ئەکات کە چۆن ڕەفتار ئەەکەی لەگەڵ ماڵەوەدا یاخود باسی ئەتەکێتی ماڵەوە ئەکات یاخود چۆن بڵێ چۆنێتی سەڵاوکردن یاخود چۆنێتی ئەتەکێتی تەلەفۆنکردن و ئەوشتان. دەستەکان خۆشبی فەرمودالیان تۆش پەرتووکێکت خوێندێتەوە با بزانین لەسەر ئەو پەرتووکە چ شتێک فێربی پێمان بڵێ. پەرتووکە بەلای وەڵامی جوان و دەمکردکەرەوەکانە کە سوودی زۆر و دوو بەرگی هەیە. هەر کتێبێک کە تۆ دەیخوێنیتەوە پێشێک سوودی هەیە. یەکێک لای وەڵامی جوان و بە سوودەکانی ئەم کتێبە دڵگەچی میلیاردێری بەناوبانگ دەڕوات بۆ کافتریایەک و قاوەیەک دەخواتەوە $1 دەدات بە خاوەن کافتریایەکە و دواتر ئەو دەڵێت کوڕەکە دوێنێ هات $100 دا بۆ یەک قاوە و ئەوش دەڵێت من کوڕەکەم باوکی میلیاردێرە بەڵام من باوکم جوتیارە. دەستەکانت خۆش ئافرین بۆ سوودەکانیت کە دەربارەی خوێندنەوەی پەرتووکتان گۆ دەستان خۆش بی. لە بەرگەی دووەمی چالاکیەکەمان قوتابیەکان وتەیەکی جوان دەربارەی پەرتووک دەنووسن. ئێستا فەرموو قوتابیان وتەی خۆتان بنووسن و با لێرە هەڵی واسین بۆ یادگاریەک بمێنێتەوە. لە کۆتایی چالاکیەکەمان زۆر سوپاسی قوتابیانی پۆلی حەف دەکەین کە هەریەکەیان کۆمەڵە پەرتووکێکیانی ناوە پێشکەش بە کتێبخانەی بارزیان کردووە کە وەک یادگاریەکی ژێر دەمێنێتەوە. دەستان خۆشبی فەرموو کتابەکانتان دانێن.